خانمە پاڵەوانەکە خانمە شۆخوشەنگەکە شیلان خان لێرە میوانی ئێمەیە و لە ستۆدیۆ بانی 24 ئاودان کردوتەوە. زۆر سپاس بەخێر هاتی شیلان. پێش هەموو شتێ فزوولی ئەوم هەیە بزانم بانی زوو هەڵاسی کێشە و نەبوو لەگەڵ زوو هەستان؟ وەڵای من شەش بەخەبەرە بم حەوت لە جیمم. تەواوە مادەم ینی زۆر جار هەبوو ینی کەسانی وەرزشیش هەبوون هەکاروایە بەڵام هەر لەگەڵ خەوی بەیانیانە کێشیان هەیە بەشیلان خانەوەی نەبوو باشە هەر ئەبێ وەرزشوان ئەبێ زوو بخەوێت و زووش هەست ئەبێ خەوە ڕێک خواردنەکی زۆر باشێ بێت. شیلان خان باس لەو پاڵەوانێتیانە بکەین کە بەشداریت کرد بەتایبەت دوایین پاڵەوانێتیەکان کە دەستکەوتت هەبووە مەداڵیات بەدەستێناوە کوێ بوو ئەم پاڵەوانێتیە چی بوو؟ جارە پێشێکی سپاس بۆ میواندارە جوان و سپاس جەنابتان. بەڕاستی دوو پاڵەوانی لە مانگی چوارە ڕوویدا لە هەشتی چوار و لە شانزەی چوارە یەکێکیان لە وڵاتی لە شاری بۆخم بوو هەر لە وڵاتی ئەڵمانیا ئەوەی تریشیان لە کۆلن بوو هەر لە فیبۆی عالەمی کە هەموو ساڵک مێزەیەکە کە ئەکرێت. ئەو دوو پاڵەوانی ئەوە مەرحەلەکەم ببڕایە ئەوە پێشوی بگەمە فیبۆ ئەوە مەرحەلێکی نێودەوڵەتیم هەبووە لەوێ چونکە پاڵەوانی پێشتر کە لە یوکەی بوو لە بەڕێتانیان لە ژێر ئیتیحادی ئەوروپایانە بوو نەیەتوانی وەرم بگرێت فیبۆ. ئەبوایە هەشتی مانگ پاڵەوانەتێکم بکردایە ئەویش ماستەری فیجەر بەشی کاتیگۆری فیجەر سێمم بەدەست هێنا هەتا بتوانم چۆن مەرحەلەی فیبۆ لە ئەوروپا ماستەر. زۆر باشە. بەس لە وەرزش بۆ خانمان بەتایبەت وەرزشی لەرزجوانی ینی دەبینین خانمان ئێستا زۆر ڕوو لە هۆڵەکانی وەرزش دەکەن فیتنس دەکەن بەڵام جیاواز لە فیتنس ینی خانمان دەتوانن بەدی بەڵدینگ بکەن بۆیان گونجاوە؟ جارە من هەر زۆر خۆشحاڵم خانمانیانە وەرزشەکەن ئەوە زۆر زۆر خۆشحاڵم ڕووکردن لە قاعەکان بەڕاستی هەم کۆمەڵگاکەمان چاکە کار هەر مێشکمان ئۆکسسیجین و زۆر پێم خۆشە کە خانمان یەکەم جاریان دوم پێویست ناکەنی هەموو کەسە ببێتە پاڵەوانەوەی کە من هەڵم بژارد ئەوەش زۆر بۆیان دەگونجێ لە ڕووی فیزیکیەوە زۆر 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 بەدڵنیایەوە زۆر زۆر بەدڵنیایەوە و هەچ کەسێکیش ینی سۆنم خواردۆ کەسێکی یەکەم خانم دوای من بچێت بۆ پاڵەوانێتی خۆم حەزر یەکەم ئەو زۆر باشەوە شانازیە خانمان ئەو هەستە ینی هاوکاریان هەبێ زۆر زۆر جوانترە بن هەڵبەت شیلان خان بە کەمێکیش بگەڕێنەوە دواتر و مێژووی دەستپێکردنی تۆ لەگەڵەوەی کە لە دەستپێکردنەوە چۆن بڕیارتدا بڕۆی بەرەو پاڵەوانێتیەکان لە ڕاستیە هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا کە من زۆر دەمەکە یاریەکەم دوایەوە کوایە هەر تۆ مەکتەب بخوێنی و شەهادەی وەرنەگریت وەرزش ئاهە بڕیارەمە کە هاتمە ئێرە سەرم کرد بەڕاستی پێویست بوو ینی چکە خۆم دەمێک بوو لە دەروی وڵاتە بووم وڵاتەکەی من پێویست ئەنی ئەڵمانیا پێویستی بەوە نییە کە من بچم پاڵەوانێتی بۆ بێنم هەزارەها هەرەیە بڕیارم ماوەتم بۆنا یعنی ئێمە هەموو نەوعێکمان هەیە لە وڵاتە با یەکێکیش هەبێ بە عارەقی ناوچەوانی بە عەزەڵە ینی بە جیا بکرێتەوە لە جیا بکرێتەوە لەم بوارەش لەو بوارەش هەبا هەمان بێت یعنی زۆر 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 قورس بوو بۆ من لەبەرەوەی توانجێکی زۆر هاتە سەرم بەس هەرەوە من ڕێگەی خۆم گوت الحەمدوللا شکر نەجات باش ئێستا هیچ خانمە یاریزانت هەیە خۆت ڕاهێنانی پێ بکەیت بتوێ ئامادەی بکەیت بۆ ئامادەکردن چکەوە شتێک نییەوە پرۆژێکی زۆر 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 قورسە ئەنی هەموو کەسە ناتوانێت بەو مەرحەلەیە بڕوە جارە کولتورەکەی ئێمەش بەڕاستی ینی زۆر خەڵک هەر ناژوێرێت بڵێ چم بۆ جیم ئەوان جاوە بڕیارە لە بڕیاری تاکە کەسی خودی کەسەکانەوەی یاخود لە ئامادەبوونی جستی و هەموو چانسەکانی دیکەی دەوروبەرە ئەنی خانم هەیە حەزەکات بەس ناوێرێت خانم هەیە حەزەکەڵە و حەزمە کردکو تۆ بچم بۆ پاڵەوانێتی و بڕواشم هەیە کە ئەیتوانی ئەتوانێت بەڵام بەداخەوەنا بەڵام خانممان هەیە زۆر بەتوانایە وەرزشەوانمان هەیە زۆر بەتوانایە و من دەستخۆشیان لێکم و زۆر تەرجێ ئەو کەساناکەم کە لەو وارەیان ینی بە ئەمە یارمەتی یەکتری بین زۆر زۆرم پێ خۆشە مەسەن زۆر ئافرەت هاتۆ توتی پارەم نییە من ناتوانم تۆ بگرم تو وەرە چینەوە هەموو شتەکانت بووەکەم بە زیاری بکە وەرە بە زیاری بکە بە دڵنیاییەوە هەیە و شیلان خان باس لەوە کرد لە ئەڵمانیا دەژیای لەوێ پاڵەوان زۆر بووە پاڵەوانی خان ویستێت لە کوردستان ینی
بێ وەکو پاڵەوانێکی کورد بناسرێ لە کوردستان تا چەند گرنگی بە وەرزشی خانمان بە گشتی دەدرێت بە تایبەت بۆ لەش جوانی ینی پاڵەوانێکیان بۆ ڕێک دەخرێ ئەسڵەن هەر نییە بەداخەوە من هەر لێرەوە پێیان ئەڵم هیوادارم بتوانن هیوادارم ئیشەڵا لەم دوایەشە گۆڕانکارێکی باش لایانی اتحادی هەولێر و بتایبەتی کوردستانە کراوە هیوادارم بتوانن بۆ خانمان بوارە جوانەکان پاڵەوانێتیەکان شەرت نییە بۆدی بلدنگ بیان شەرت نییە فیجەر و بکینی بێت بە بکینیەوە بچنە سەر ستێج هەزارها سەدەها یاری ترمان هەیە ئەتوانن پاڵەوانێتی بۆ بکرێت کڕۆسفیتە یاری ئاسن بەرزکردنەوەیە زۆر شتی ترمان هەیە ئەمانە بۆ خانمانە بگوجێن ینی دابنرێن بۆی کە بەشدار ببن بۆی چایان زیاتر بکرێتەوە و ئەوەی ڕوەکەنە سنتەری جوانکارەکان بێنە سنتەری وەرزشەکان باشترەکە باش شیلان خان ئەو مەجاالیانی کە بەدەستت هێناوە خۆشە ئاماژێکیان پێبێ و باسێکشیان بکەیکە تایبەتە بە چی چۆن ئەمەیان دێنس ڤۆلفە ماستەری ئەمە دێنس ڤۆلفە ماستەری ئەڵمانیا پلی سێمە ئەگەر ئەمەم نەکردە نەئەچوون بۆ ئەم یعنی ئەمە وەکو پاڵاوتن بوو بەڵێ ئەمە ئەبووە هەم وای ئەنجە ینی ئەمەشم هەبوو پێشتر هینی یوکەی ئەمەش هەر بە پلی سێمە بەڵام چکە اتحادی ئەوروپانە بوو ڕێی پێنەیان بچم بۆ ئێرە بەڵام ئەمان لەمووی قورستر بوو زۆر چۆن وەکو خۆ ئامادەکاری دەستەی مەسەلەی ئامادەکاری هیچ خۆم پێشتر ئامادە کرده بوو خۆی جار بەجار ئاسانترە بێت تەنشیف و ئەو شتانە بەڵام گەشتن بەو شوێنە زۆر قرس بوو ئەسە من بۆ نمونە کابرەکانی سەختوە گەشتن بۆ ئەو شوێنە زۆر قرس بوو کە چوومە ئەوێ هەری ئافرەتی وەستا بوو دکتۆرێکی فیزیکی لەگەڵ بوو پۆزینگ مامۆستای لەگەڵ بوو لە ئیتیحادی وڵاتەکەی خۆیەوە کەسێکی لەگەڵ بوو من بە تاقی تەنیا ئاوە ئەلەرزیم بەڵامەوەی تۆ هێزەکەت لێرە ئەمێشتە بڵێم لە کوردستانی خۆمان لە ئیتیحادی کوردستانیش هەر خەڵکی لێبوو لێ بەداخۆنە هاتن هەر سێری هیچ میکەن والحاصل لێرە کە وەستام هەموو جان مەلەرزی لە ئەمریکا خۆی ئەو اتحادێکی ئەمریکیە لە بەڕێتانیا منی بینی هات دەستی گرتم وتی بۆوە ترسیت وت سەیری ئەوانە بکە کە چیتی ئەوانش هەر لە تۆوە ترسن لەبەر ئەوەی تر نەترسیت هێزێکی باشی زۆر بێتاقەت یەک کەس لەگەڵ ما بوو هاوڕێکی زۆر دۆسەڵتم لێرەوە سڵاوم بۆی هەیە ئەو توانی ئەو ڤیدۆشتانم بگرێت و لەگەڵ ما بێت ئەجینا کە چوون وتم من عراقیم و کوردما سەیریانە کردمان و بۆ لە کوردستانی عراق خەڵکە ئافرەتە چێ بۆ ڕێازە بەڵام تۆ من کە شانازیت پێوەکەم بگومان چەنەها خانمی دیکە شانازیت پێوەکە بەو هێزەی کە هەت بۆ و بەتەنیا بەرەنگاری هەموو ئەو ئاستانگانە بوویتەوە بۆ هیوایم کە لە لووتکەی بەرزتر بتبینەوە شیلان خان ئامانجی داهاتووی ئەگەر بۆمان ڕۆم بکاتەوە بەس ئەویش ئامانجی داهاتوت پاڵەوانی داهاتوت دیارە بەڵێ ئێستا ئەوە ئەوروپا ماستەر و یوکێ ماستەر و ئەڵمانیاشم هەرهێنا ئەمەیە پرۆکارت بێنم بۆی بگەمە لەس ڤێگاز ئینشاءالله لەوێت بینینەوە و بەتەنیانی حاڵ بوون بەم بەیانی لەگەڵمان بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ بۆ سەرجەم خانمانی کوردستان و بۆ وەرزشوانە سپاس